بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وأيضا عبادة وطاعة أمر ما نشلي قبولك وبخسر ترازو كان من رحم بمردوكان ما نشبك إن شاء الله تعالى. بەڕێزان مسلمانە خۆشەویستەکان، باس بابەتی غرورەکەین. غرور یعنی ئینسانێ مرۆڤێک لە ئەوەی کە خوای پەروەردگار دایناوە دەربچێ. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الناس يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك. خوای پەروەردگار گفتوگۆەکە لەگەڵ مرۆڤ، لەگەڵ ئینسان، بۆ ئەوەی کە ئەفەرمێ پەروەردگار ئاگادارمانەکەتەوە لەوەی کە ئینسان، ئەی مرۆڤ، ئەی ئینسان، چی شتێ وای لێ کردووی کە بێباک بی، مەغروور بی، لە خۆت دەربچی بەرامبەر زاتی ئەڵڵا کە بە جوانترین، بە چاکترین، بە باشترین شێواز خەڵقی کردوشی. واتە مرۆڤ سیفەتێکی، ئەم سیفەتە ئینسانێکی ئیمانداری ڕاستەقینە، موسڵمانێکی ڕاستەقینە نییە، ئەبێ وریای بێ. بەعزە جار دەرئەچێ لە خۆی تووشی غرور دەبێت، تووشی کیبر دەبێ. ئەمە ئینسان ئەبێ ئاگای لێ بێ. خوای پەروەردگارە فەرمێ: ولا تمشي في الأرض مرحا، یعنی کاتێ لەسەر زەوی ئەڕۆی فیز لێ مەدە، مەغروور مەبە. تەنانەت لە ڕێکردنشا خوای پەروەردگار جەلە جەلالوو پێی خۆش نییە ئینسانێک بە فیز و تەکەببر بڕوا، ئیلا لە یەک شێوازە نەبێ، لە یەک کاتە نەبێ. ئەو کاتەی بەرامبەر بە دوژمن ڕاوەستاوە، ئەو کاتە فیز لێ بدا قەینا، یعنی غرور بۆی بەرامبەرەکەی بترسێنێ. ئەمە جیاوازە. غەیری ئەمە بۆیە سیفەتێکە جوان نییە ئینسانی ئیماندار و ئینسانی بڕوادار لەم سیفەتە بە هەبێ. لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. فقال الرجل إن الرجل يحب أن يكون ثوبا حسنا ونعلا حسن. قال النبي صلى الله عليه وسلم: إن الله جميل يحب الجمال، والكبر بطر الحق وغمض للناس. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: مسقالە زەڕەیە کبر، غروری لە خۆی بایی لە دڵی ئابێ، باش نابینێوە، زۆر خەتەرە. مسقالە زەڕەیەک. ئەمجا کابرایە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم: من ئەمەیە جلێکی جوان بکەمە بەرم، ئەمەیە بۆ نمونە نەعلێک، پێڵاوێک دوو لە ڕووجەنابتان جوان بکەمە پێم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ئەمە ناگرێتەوە، ئەمە مەغروری نییە، ئەمە بەڵکو جوانێتیە. خوای گەورە جوانە و پاک و بێگەردەی بۆ ئەڵڵایە و جوانشی خۆشەوێ. بەڵام وریا بە کیبر و غروری وای لێ ئەکا و ئینسانە و مرۆڤە حەق وەرنەگرێ. حەق ئەگە حەقش بێ وەری ناگرێت، چونکە مەغرورە، خۆی بە ڕاست دەزانێ، خۆی بە نەحەق نازانێ، خۆی بە هەڵە نازانێ، وای لێ دێ ڕەدی حەق ئەکاتەوە هەر شتێ بێ. بەعزەجا مرۆڤێکە بینی هەموو شتێک سەرەکەی ڕەدەکاتەوە، خراپە، یان احتیقاری خەڵقەکە لەگەڵیدا. ئەمە ئەگەر وا بێ ئەچێتە سەر سیفەتی ئیبلیس. ئەم سیفەتە سیفەتی ئیبلیسیە، بێ وریا بین. خوای پەروەردگار کاتێ مرۆڤی دروست کرد، کبری کرد، وتی چی؟ ئەنە خەیر من خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین. ئەی خوایە، وتی سوژدە بەرە بۆ ئادەم، وتی خوایە یان من لەو باشترم، من لەو چاکترم، ئەنە خەیر من. بۆ؟ وتی خەلەقتەنی من نار، من لە ئاگر دروست کراوە، ئاگر پیشترە، باشترە، چاکترە. ئەو لە قوڕە، یعنی وەک قوڕ ئیستیهزا ئەکا لەیرە ئیبلیس، یعنی لە من کەمترە.
من چیم یعنی ئەو چییە من سوژدەی بۆ بەم بۆیە سیفەتی غروری سیفەتی شەیطانە ئەبێ ئینسان وریای بێ و بۆ ئەوەی ئەو غروریە وای لێ نەکا لە ناوی بەرێ وای لێ نەکا سیفەتی قارونە خۆی پەروەردگار دایناوە لە قورئانە لە سیفەتی قارون دایناوە إنما أوتيت على العلم عندي لخوای پەروەردگارە فەرمێ هەتا خۆی پەروەردگار بدێ چی حەوت تەبەقەی زەویدا بە ناخی زەویدا ئەیسوڕێنێت چونکە کیبری بوو چونکە لە خۆی بایی بوو غرور لە کیبر خراپترە غرور چونکە لە حەدی خۆی دەڕەچێت یان ئەگەر سێرکەین هاوردیانە تۆڵێن دار چەنێ گەورەیە وانە ئەها ڕیشەی دار ناگڵاکانی کە تەماشای بکەین ئەم دارە چەندێ بە قووەتە بەڵام سێرەکەی گڵا لەگەڵیا دەرەکە شتی لق و پوخەکانی بێتەوە و گڵای بچوو کە ئەم گڵایانە کاتی عاسیفەیەک چییە بێ کاتی ئەگەر عاسیفەیەکی زۆر بەقایم بێ بەتیژ بێ چیەکە ئەگەر کەم بێ ئەوە گڵاکانەکەوێت بەڵام ئەگەر زۆر بێ ئەوە دارەکەش لە بن دەرەکە ئەو دارەوە غرور وایە ئەگەر زۆر بایی بی لە خۆت خوای گەورە زلەیەکی لێدا هەموو لێ ناوەچ بەعزە جاریش خوای گەورە زلەیەکی لێدا وەک دارەکەیە بەس گڵاکانەوەیە بۆی هۆشت بێتەوە بێتە ئاگا زلەی خوای پەروەردگار وایە جار یەواش لێتەدا ئەڵێ بەشکەم بگەڕێتەوە دارەکە بەس گڵاکانی گشتیەکەوێ بەس ئەگەر زانی هەر دەرچوو لێ خۆت و هەر زۆر مەغروور بی مەغروور خوای گەورە وا لێتەدا دارەکە لە ڕیشە دەرەکە ڕیشەی تۆش لە بن دەرەکە بۆیە پێشینان تەشبیهی ئینسانیان کردووبەوە کەواتە ئەبێ وریابین وەک ابن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئەوایەتە ئەفەرمێ وریابی یا ئەیوە الئینسان ما غەڕەکە برەبیکە الکەریم ئەفەرمێ سوێنە خۆم بەو خوایەی کە هیچ خودایەک نییە کە ئەو خاوەنمانە و خودای پەروەردگارە لە ڕۆژی قیامەتە هەمووی دەبینین وەک چۆن مانگی چواردە دەبینینەوە خوای پەروەردگار فەرمێ ئەی بەنی ئادەم چی وای لێ کرد مەغروور بووی پرسیارێ لێکە خوای پەروەردگار چی کار و کردارێ وای لێ کردی چی وای لێ کرد جوابی پێغەمبەرانت نەداوە جوابی قورئانە نەداوە موسڵمان نەبووی کە ئیماندار نەبووی لە ڕۆژی قیامەتە ئەم پرسیارەیە لێکرێ کابراشەڵێکی لە مەغرووری خوایە وامزانی من باشم من ئەم کارە بکەم باشە ئەوە گشتی مەغرووریە کابرا نوێژ ناکە بۆ نوێژ ناکە نازانێ نوێژ فەرزە نازانێ خوایەکەیە بەڵ دەبڕۆ پێ بڵێ کافری بزان قبوڵەکە قبوڵ بڵێ بێدینی بابم بۆ بێدینی قبوڵە ئەی بۆ نوێژ ناکەی کاکە لەبەرەوەی غرووریە خۆی بە گەورە ئەزانێ کە سوژدەیە با بۆ زاتێکی ئەڵڵا ئەمەیە ئەسڵەکە ئەمەیە لێرەدایە بۆیە کابرا ڕۆژوو ناگرێ بۆ ڕۆژوو ناگری بەخواکێ تاقەت ڕۆژوێ نەیگەرە نەفسی خۆی بشکێنێتەوە بەرامبەر زاتێک ئەڵڵایە مەبەستەکەرەیە خۆی چیتیانی کەواتە لێرەدا بۆیە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ئاوا پێڵێ ئەی مرۆڤ ئەی ئینسان چی وای لێ کردووی ئەمە بکەی ئەوە بکەی مەغروور بی نوێژ نەکەی ڕۆژوو نەگری جمێن بدەی ئەمانە بکەی بۆیە ئیبن مەسعود زۆر جوانی فەرمووە بۆیە فەرمێ لە ڕۆژی قیامەتە کە باس کراوە باسی ئەمە جامەی وتووە یخرج في آخر الزمان رجل پێغەمبەری خوا فەرمێ وریاش بن لە آخر زماندا خەڵکانێک دەرەچن يتخلون الدين بالدنيا خەڵکێک پەیدا دەبن لە ڕۆژی قیامەتە دین و دنیا تێکەڵەکە يلبسون للناس جلودا ضأً من اللين ئەڵێ زبانێکیان بۆ نمونە جلوبەرگێکیان هەیە ئەمەنە نەرمونیانە ئەمنە شێوازیان باسییان نەکا پێغەمبەری ئەلسینەتهم ئەحلا من السکر زبانیان لە شەکەر شیرینترە جلوبەرگیان ئەڵێ ئەولیای خوایە ئەم خۆمان بە کوردی واڵێن ئەڵێن ئەولیای خوایە زبانیان لە شیچی لە شەکەر شیرینترە وقلوبهم قلوب الذئب دڵەکانیان وەک چییە
وەک شێر وایە. ئەمە تەفسیرێکە بەمان. يقول الله عز وجل خوای پەروەردگارە فەرمێ بۆچی جورئەتان کرد لەسەر خوای پەروەردگار و لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، بۆچی غرور گرتویان و زۆر مەغرور بوون. پێیان ئەڵێ بۆچی پێغەمبەری خوا فەرمێ ئەوەی کەوایەوە کردان کە فیتنە بوو کە بڵاوتان کردەوە بەڵکو حلمی لەگەڵا نەبوو. قەسدی ئەمە دوعاة على أبواب جهنم پێغەمبەری خوا داعیانێک خەڵکانێکن خەڵک ڕائەکێشن خۆی داعین خەڵکی بەناو دینەوە بەڵام سێرەکەی بەرەو جەهەنەمە بێت. خوا پەنامامدا لەو کەسانن نەبی چونکە بێ وریابی داعی و قسەکردن بۆ خەڵک و خەڵکبانکردن بۆ ئیسلام و بۆ ناو دینەوە قسە بکەی ئەم شەگە فریای خۆتنەوی شەیتانت خەڵەتێنەوە مەغرورە بی یاچی وازانی بەست و باشی وازانی بەست و ڕێکی وازانی بەست و ئەلی باشی ئایسە خۆکەم وەڵێ خەڵکەیە وازانێ باش بەست تاپۆ کراوە بەس بۆ ئەمان هەوەی وەک ئەو نەبێ وەک ئەو فکر نەکا وەک ئەو نەبێ هەموو شتێکی وەک ئەو نەبێ سەد باش بە چاو نابین بە دین شێزانێ چەنێ نەکبەت بە دین شێزانێ ئەڵێ ئەمە فکرە و ئەمە بۆ چوونی خوا و پێغەمبەر ئەیداتە سەری من و تۆشا بە ناوەی دینیشەوە پێغەمبەر باسیێمانە نابێ هیچ کەسێ چکە ئێمە چەنێ ڕاست بین صاحبی هەڵەین. ئیمامی عومەر فەرمووی هەموو صاحبی قەورێک هەڵاکا بە زەمەنەوێ ئیشارە کردی بۆ قەبری پێغەمبەری خوا هەموو بۆ چوونێکی مرۆڤ هەڵەیە جگە قورئان نەبێ مەدام من و تۆ تەفسیر بۆ قورئانەکەین احتیمالەیە تەفسیرەکەی من و تۆ هەڵەبێ مەدام عالمێک ئەڵێ لە قسەیەکە عالمی وتی احتیمالی هەڵەی هەیە عالم زاتێک هەیە هەڵە ناکە ئەڵڵایە قورئانە کە من و تۆ تەفسیرمان کرد با موفەسیرێک کردبێ موفەسیرەکە لەوێ نەی پێکابێ پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام فەرموودەی فەرمووە بڵێ ئیمانمان پێیەتی و تەسلیم دەبین و لەگەڵیان بەڵام کاتێ تۆ تەفسیری فەرمایشتێک عالمێکی لە یەکێداتەوە لەوێ نەی پێکابێ خۆ تۆ نابێ هەموو گشتی کافرکەی بە قسەی عالمێ بە قسەی زانایە چونکە بێ وریابی مەغرور نەبی دەرنەچی نەبیتە کەسێک خۆت بە چاک بزانی خەڵک بە خراپ بزانی ئەم سیفەتە زۆر خراپە ئەمڕۆ زۆرە ئەو سیفەتەش کە چییە مەغروریە خوای پەروەردگار فەرمێ چی فەلا تزەکوا ئەنفوسەکم باسی چاکەی نەفسی خۆ مەکە خۆت و تاق مەکرد مەڵێ من باشم من نەبم وایە من نەبم وایە من نەبم وایە فەلا تزەکوا ئەنفوسەکم هو ئەعلەم بمن اتقى خوا ئەزانێ کێ چاک خوا ئەزانێ کێ لە خوای پەروەردگار زیاتر نێزگە و لە خوا دەسی نابێ مەدحی خۆمان ئەمڕۆ مەدحی خۆمانەکەین بە ڕێگای تر چۆن کابرامەتە لە مەجلیسێکا دانیشێ باسی فڵانی بۆکەی فڵان وا وایە کوڕە کاکە تۆ نازانی فڵان چۆنە ئەمە ئێمە باش باسی فڵانی بۆکەی فڵان کەس وایە 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 باسی فڵانی بۆکەی کەس دەرناکە هەمووی بە خراپ ئەزانێ ئەوە بە کوردی خۆمە یعنی بەس من باشم گشتی خراپ بەس لە ڕووی نایە بڵێ معناکە وا دێتەوە ئێمە ناو مەجلیسێکا دانیشین گشتی بە خەڵک بە خراپ بەزانین یان کابرایە چی وەڵڵاهی کاکە باش کوا ماوە گشتی خراوە وانە خوای پەروەردگارە فەرمێ قیامەت هەڵناسێ پێغەمبەری خوا فەرمووی قیامەت هەڵناسێ سەر زەوی یەک کەسی تیا نامێنێ ئەهلی چاکە هەرچی کاتێ سەر زەوی ئەهلی چاکەی تیا نەما قیامەت هەڵەسێ کەواتە مەدام قیامەت هەڵناسێ بەم فەرمایشتە ئەهلی چاکە ماوە لەسەر تۆ بۆ بێ یعنی شتێک بدەیتە بەرچاو خەڵک بڵێ خەڵک هەمووی خراپ یان خۆم چاکم بۆیە عەزیزان غرور ئینسان ئەبێ وریای بێ بە تایبەتی ئەو کەسانەی کە لە پێشترن لە خەڵک لە بچووکەوە تا گەورە ئەبێ ئینسان چی وەک داعیەک چی وەک بانگخوازێک چی وەک باوکێک چی وەک دایکێک چی وەک کوڕێک وەک کچێک لە ماڵە چی وەک ڕئیس وڵاتێک جێگری خوارەوە حتا دێتە خوارەوە یعنی ئەبێ تۆ دایم و سەعات لەگەڵ ئەو خەڵکابی لەکوێ خەلەلەکە بووی دۆزی تۆ چاکی نەکەوەی تۆ لە تەبەقەیەک خەڵک لە تەبەقەیەکی تر ئەمەنە لوتە لە بەرز بێ نەیتە خوارەوە
وەک ئەو دارە کە باسمان کرد خوای گەورە بایەک دێنێ لە ڕیشە دەردەکە و خۆت و ئەوەیشی ئەنازی پێێتەوە لە ڕیشە دەردەکا و ژیانت نایە لێ خۆشی تیابمێنێ وای لێکە خۆتش تەسەوری ناکە بۆیە هەموو شتێک بەدەستی ئەڵڵایە بۆی ئینسان کە مەغروور بوو سیفەتی غرور لە بەشەردا خوا حەزی لێ ناکە خوایە لە بمان پەیێزی لەم سیفەتە خراپە و عەکسی ئەم سیفەتەمان بیتێ کە سیفەتی تەواضع لەسەر خۆیە یعنی ئینسان خۆی بە گەورە نازانێ خوای گەورە بمان پارێزێ لە سیفەتی غروری لە سیفەتی کبر وەخوای پەروەردگار لە کار و کردارمانە لای بە و لە دڵمانشا لای بە یا ڕەبی خوای لە تەپەڕێم و بەشت بکەیتە نەسیبمان ئاگری دۆزەخ لێمان دوور خەیتەوە ڕێگای باشت بکەیتە ڕێگامان ڕێگای دۆزەخمان لە ڕێگا لابەی یا ڕەبی خوایە عیبادەتی ئەم مانگە خۆشەویستە لێمان قبوڵ بکەی خۆشەویستەکەی تۆت بە جوانی بەڕێیەخین خوایە نوێژەکانمان تەڕاویحەکانمان زیکرەکانمان دوعاکانمان قوڕان خوێندنەکانمان ڕۆژوەکانمان خوایە هەمومان بۆ تۆمارکەی بکەیتە سەر تەرازووی چاکەکانمان لە قیامەتە خۆت و توتە ئەندازەی نییە ڕۆژ و پاداشتی خۆت پاداشتمان بیتۆ ڕۆژ و ئەوەکانی تر خوای دوعاکانمان لێ قبوڵکەی بۆ خۆمان بۆ دەوروبەرمان بۆ قەوم و ئەحباب و خزممان یا ڕەبی خوای لە تەپاڕێمەوە بۆ مردووەکانمان خوای لە مردووەکانمان خۆش ببە یا ڕەبی خوای لە مردووەکانمان خۆش ببە شفای نەخۆشەکانمان بە یا ڕەبی خوای لە تەپاڕێمەوە هەرزانی بخە وڵاتمانەوە خوایە وڵاتمان ڕێخەرەوە یا ڕەبی خوایە دڵی دەسەڵاتدارانمان نەرم کە زیاتر بزیان بەم خەڵکا بێتەوە یا ڕەبی لێ تەپاڕێم و ئەمن و ئەمان بەرقەرارکەی لە وڵاتمانە شەڕ و ئاشوب و کوشتار خوایە لە ئێمە دووری خەیتەوە لە مسلمانانی سەرزەوی تەواوەتی دوور خەیتەوە یا ڕەبی خوایە ئەوەی زوڕێتی چاکی نییە زوڕێتی چاکی بیتەوە شێتی خوای ئیسلاح بکەی و ئیسلاحی هەموو ویلایەتمان بکەی ئەمش بخەیتە سەر تەرازوەکانمان خوایە گیان آمين آمين والحمد لله رب العالمين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.